باوردەکاریتان بۆ باس بکەم دەربارەی ئەم زانیاریانە کە کورسان نیوز دەستی کەوتۆ دەربارەی ئەوەی کە چۆن حکوومەتی ناوەند و هەروەها هەرێم لەسەر ڕێککەوتنەکان و لەسەر ئەو خاڵانە کە ناکۆک بوون ڕێککەوتون و چ بابەتێک ئێستا لە ئارایەت چ بابەتێک ناکۆکی لەسرە هەردوو حکوومەتی عراق و هەرێم وەکو وتمان بەپێی سەرچاوەکەی کورسان نیوز نزیکن لە ڕێککەوتنەوە ڕێککەوتنەکەش ینی دوو گرێکوێرە لە پەیوەندیەکانی هەرێم و بەغایە هەبوو یەکیان پرسیینەوت بوو یەکیان پرسی موچە بوو کە ئەڵێ دەربارەی ئەم دوو بابەتە نزیکن لە لێک تێگەیشتن و لە ڕێککەوتن ئەگەر بمێ باسی نەوتەکە بکەم هەروەکە باسیشم کردوتم کێشە هەبوو لەسەر ئەو بڕێکە حکوومەتی ناوەند ئەبێ ئەڵێ بێ هەرێم داوای ینی ڕادستی بکات بەڵام ناکۆکیش هەبوو لەسەر ئەو بڕێکە هەرێم بۆ بەکارهێنانی ناوخۆ پێویستێتی هەرێمی کوردستان پێشتر داوای 150,000 بەرمیل نەوتی ئەکرد بۆ پێویستی ناوخۆ 115,000 بەرمیل بەڵام لە ئێستاە ئەوترێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بە 65,000 بەرمیلیش قایل بووە بەڵام دیارە لەسەر ئەم 65,000ش ناکۆکی هەیە ئەمە حکوومەتی هەرێمەڵێ پێویستم پێێتی بۆ پاڵاوگەکانی ناوخۆ کە پێشتر 115,000 بوو ئێستا بە 65,000ش قایلە بەڵام حکوومەتی ناوەند و حکوومەتی بەغا ینی حکوومەتی عراق شتێکی ترەڵێ بە بچینە بەشەکانی تری زانیاریەکەمان باسی ئەوەش بکەین حکوومەتی عراق ئەڵێ 65,000کەش زۆرە بۆ هەرێمی کوردستان بۆ پاڵاوگەکانی هەرێمی کوردستان لە بەرەوەی کاڵە بەپێی راپۆرتی دیوانی چاودێری عراق هەرێمی کوردستان تەنها 46,000 بەرمیلی پێویستە بۆن پێویستی ناوخۆ بۆ دابینکردنی خواستی ناوخۆ هەروەها بۆ پاڵاوگەکان و ئەڵێ لەم 46,000 بەرمیلە زیاتر ناتوانم دابین بکەم بەڵام ئەوەی کە هەرێم لە 115,000 هاتۆتە 65,000 هەندێک لەوەی کە عراقڵێ ئەتوانم دابینی بکەم و یعنی ئەیەم هەرێم ئەتوانێت بەکاری بێنێت هەندێک نزیک بوونەوە بۆ یامە ئەتوانێت دڵخۆشکرد بێ بۆەوەی کە لە ڕێککەوتن نزیکن داهاتی ناوخۆش کە عراق داوایە کاڵە هەرێمی کوردستانە بێ پشکێکم باتە لەو داهاتە کە لە ناوخۆ دەستی ئەکەوێت حکوومەتی بەغا داوای زیاتر لە 110 ملیارد دینار داهاتی نانەوتی ئەکات پێشتر ماگانە حکوومەتی هەرێمی کوردستان 50 ملیار 6 ملیاری ڕادستە کرد ئەڵێ بە زیاتر بێ لە 100 ملیارد دینار و ساڵی 2024 بۆی بزانین کە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان چەندە ساڵی 2024 بە تێگڕایی نزیکەی 296 نزیکەی 300 ملیارد دینار داهاتی ناوخۆی هەبووە کە لەم بڕە حکوومەتی ناوەند داوای زیاتر لە 100 ملیارد دیناری ئەکات بەڵام ئەوترێکە گفتوگۆکان دانوستانەکان دڵخۆشکرد بوونەوە هەردوو لا نزیکن لە ڕێککەوتن سەرچاوکی کورسان نیوزی شەڵێ ئەگەر بێت و لە 24 ساعتی داهاتوە بگەم بە ڕێککەوتن بە زوویی پارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەخرێتە سەر حسابی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان هەر سەبارەت بە بارودۆخی موچە لە هەرێمی کوردستان لەم دۆخی بێ موچەیە کە نزیکەی 2 مانگە هیچ موچەیەک دابش نەکراوە فەرماندەیەکی پێشمەرگە لە سلەیمانی هاوکاری هاوڕەکانی ئەکان لە ڕێگەی پێدانی پارەوە ئەو فەرماندەیە زیاتر لە 30,000 دلاری دابین کردووە بێگومان پارەکە لە گیرفانی خۆی و لەسەر حسابی خۆی دابین کراوە هەر پێشمەرگەیەکی هاوڕێی کە بەهۆی بێموچەیەوە پێویستی بە پارە بێت بڕێک لەو پارەی پێیات ئەو شوێنەی تۆی لیت بەرهەمی خوێنی شەهیدانە ئەمە دروشمی ڕایت سەلام فەرماندەی سریەی مەغاویری لیوەی دوی سکرتارێتی سەرۆک مامجەلالە بەهۆی دواکەوتنی موچەوە ئەم فەرماندەیە لەسەر ئەستۆی خۆی بڕی زیاتر لە 30,000 دلاری بۆ پێشمەرگەکانی ئەو سریەی کاری لێ دەکات داناوە تا هەرێکیشان بڕی 200 دلاری لێ هەڵبگرن و دواتر لە کاتی هاتنی موچەدا پێی بدەنەوە لەسەرەوە ئەو حاڵەتە دروست بوو کە هەندێک لەو پێشمەرگانی خۆمان من تقریبا ماوەی 3-4 ساڵە خانووەکەم فرۆشتووە بەڵام بە بۆنەی ئەو قەیرانە و گرانبوونی عەرزە و خانوو نەمتوانێت شتێک بکردمەوە ئێستا خۆم لە خانووی کرێمە منیش لەگەڵ برادرانی خۆم قسەم کرد لێرە و وام بە باززانی سەر و خۆشم ئاگادار کردەوە ئەم بڕەپارەی هەمە داینم لە ئیدارە هەر یەکێک لەو پێشمەرگانە پێویستی پێوی بڕی دوو گەڵای پێی بدەین هەتاکو موچە دێ گەر موچەش نهات ئەتوانین مەسەلەن هەتا مانجی داهاتووکەی موچات پارەکەمان بۆ بژێڕنەوە نەشات ئیترە بێگردن یا نازاکەین بەو شێوە پارەکەماندانێ نزیکەی 100 پێشمەرگە لەو بڕەپارەیە سوودبەن بوون و هەمووان ستایشی فەرماندەکەیان دەکەن و دەڵێن لە ڕابردووشدا لە نێو خۆیاندا هەر بەم جۆرە هاوکار و یارمەتیدەری یەکدی بوون
کاکسەلام هەستا بە ئەرکێکی نیشتیمانی خۆی و هەم بەرپرسیارەتی و فەرماندەیی خۆی بڕێپاری تەرخان کرد بۆ ئەم برادرانی لێرن و لە سریەکەمان و هەم لە فەوج و لە لیواش کە گوایە هەر کەسە پێویستی بە بڕێپارێک هەیە مەبلەغێکی دیاریکراو کە بەوانەی کە توانیان نییە کرێچین نەبوون توانای گەڕانەوەیان نییە بۆ دەوام دەستی هاوکاری بۆوانە درێژ کردووە تر بەپێی ئەو توانایی لە بەردەستایە بەڕاستی جێگەی دەستخۆشیە وەکوەیەکێکە خۆم سوودمەند بوو بێتم لێی نەفەریکەمان سوودمەند بووە لێی کە ئەو بڕاوکاری وەرگتووە هەچ کەسێک ینی هەچ لیوایەکی تر و سریەکی تر و هەچ کەسێکی تر ئەو هەڵوێستی هەبووایە ینی ئەو برادەرەکانی لەو مینەتیا دەرکردایە ئەوە هەڵوێستێکی جوامێرانەیە کاکسەلامیش بەڕاستی هەڵوێستێکی زۆر جوامێرانی کردووە بەرامبەر سریەکەمان کە هەچ نەفرێ پێویستی بە پارە بێ پاری داوەتێ نزیکەی 2 مانگە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە ئەوەش بووە هۆی ئەوەی بارودۆخی بژێوی ژیانی بەشێکی زۆر لە هاوڵاتیان و موچەخۆران خراپ بکات بەڵام لە زۆر شوێن وەک ئەم سریەی سکرتارەتی سەرۆکمام جەلال دەبینرێت کە بەردەوام هەمووان لە ناوخۆیاندا هاوکار و یارمەتی دەری یەکدین. گەلی کورد هەمیشە یەکێک بووە لەو گەلانەی کە هەمیشە لە خۆشی و ناخۆشیدا دەستیان لە ناو دەستی یەک بووە و پشتیوان و هاوکاری یەکتر بوون بە تایبەت لە بارودۆخە سەختەکاندا زیاتر ئەو هاوکاریانەی کە لە نێوان یەکدیدا دەیکەن زەختر و دیارتر دەبێتەوە. ڕۆبادین کورسات نیوز سلێمانی. ماوەی زیاتر لە 10 ساڵ ئەبێت بەشێک لە بەڵێندەران بەهۆی شەڕی داعش و قەیرانی داراییەوە شایستە داراییەکانیان لەلایەن حکوومەتەوە ڕاگیراوە. دوای تێپەڕبوونی زیاتر لە یەکدەیە هەتا ئێستا بەڵێندەران لە چاوەڕوانی بڕیاری خەرجکردنی پارەکانیانن لەلایەن حکوومەتەوە بە گوێرەی زانیاریەکان دەیان پرۆژە بەهۆیەوە ڕاگیراوە و دەیان پرۆژەش دوای تەواوبوونی پارەکانیان بۆ خەرج نەکراوە. سەبارەت بە کێشەی بەڵێندەرانی هەولێر کە ماوەی 10 ساڵە چاوەڕێی وەرگرتنی شایستە داراییەکانیانن پەیامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لەگەڵمانە میوانیشی لەگەڵە قارەمان سڵاوت لێبێ چه زانیاریەکت لایە دەربارەی ئەم کێشەیە؟ زریان سڵاو لێبێ و کاتت باش ینی 10 ساڵ دەبێتن زیاتر لە 10 ساڵە بەشێکی زۆری بەڵێندەران کە لە ماوەی ڕابردوو پرۆژیان ئەنجام داوە یاخود بە زۆرێک لە زۆرەکان پرۆژیان بۆ دەرچووە و دەستیان بە پرۆژەکانیان کردووە پارێشی زۆریان لای حکوومەتە لە ڕابردوو بەشێک لە پارەکانیان وەکو سیفە و پێشینە پێدراوە بەڵام تا ئێستاش بەشێکی زۆریان پارێشی زۆریان لەلای حکوومەتە ومێدیان هەیە ینی ڕۆژێک لە ڕۆژان ئەو پارەیان بۆ خەرج بکرێتەوە بەو پێی کە بەشێک لە پرۆژەکانیان ڕاگیراوە و ناتوانن دەست بە پرۆژەکانیان بکەنەوە بەشێکی زۆریشیان تا ئێستا بێکار ماونەتەوە بە پێوە بە دۆداچوونانەی کە خۆمان کردومانە من میوانێکم لایە کاکتا حەمە ساڵح یەکێکە لەو بەڵێندەرانەی کە لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک پرۆژێ هەبوو ئێستاش پارێکی زۆری لای حکوومەتە کاکتا و کاتت باش ئێوە وەکو یەکێک لە بەڵێندەرە دیارەکانی کوردستان و هەولێر کە بەشێکی زۆری پرۆژەکانتان ئێستاش لە بەشێکی کوردستان ئەنجام داوە لە ساڵی چەندەوە ئێوە دەستان بە پرۆژە کردو تا ئێستاش پارەتان لای حکوومەت قوربانیەوە پرۆژانێک کە وەرمانگرت لە ئەنجومەنی وەزیران لێژنەی باڵای ئاوادانکردنەوەی ناوچە جیاجیەکانی کوردستان بوو بەڵێندەر زۆر بووین نزیکەی 1200 بەڵێندەر بووین پرۆژەکانمان لە 2013 ئێمە سێ پرۆژەمانە بوو وەرمانگرت پرۆژەکان لە 2014 ئێمە علەساس بە 2 ساڵ تەواویکەین لە 2014 تووشی ئەزمە بووین ئەخیر سلفەمان وەرگرت لە 21 2014 ئیتر دوای ئەوە پارەیەکی زۆرمان لای حکوومەت ماوە بەنسبەت ئێمە 2,260,000 دلار زیاترمان لای حکوومەت ماوە لە 2014 تا 2019 ئێمە توانیان ساڵانە جاروا بوو سلفەیەک لە 100 لە 106 لە 108 ئەوانەمان وەرگرت تا مانگی 1 2019 لە مانگی 1 2019 تا ئەمڕۆ 2025 ئەوە 6 ساڵە 1 دینار بە کەس نەدراوە و 1 دینارژ ناچێتە سەر پارەکەمان و هیچیشمان نادەنێت چینە هەر شوێنێک ئەڵێن پارە نییە و عدمانە دەنێت کە پارەکان بدەنەوە تا ئیسەنە دەنگە هێونە باسی هەیەونە پارە چێتە سەر پارەمان و ئێمە پرۆژەمانەیە تەواو نەبووە پرۆژەمان هەیە بە کاوری وەرگیراوە ئیتر دوای ئەوەی کە ئیشەکانمان بە تەواوی ئەنجام داوە بە جوانی ئەنجام داوە جێی دەستمانیش دیارە
ئیشی چاکمان کردووە ئیشی جوانمان کردووە تا ئیسا حکوومەت هەرچی ئەچین هەر لایەنێک پەیوەندیان پێوە دەکەینەڵێن کاکە پارەکانمان ئەڵێ ئەگەر پارە بێتان دێنێت تا ئیسا پارە نییە ئەمە ڕێی حکوومەتە. کاکە باز لەوە بکەینەوە پرۆژانێکە ئەنجام درراوە هەمووی پرۆژەی خزمەت گوزاری بوونەوە ئێستا لە خزمەت خەڵکدا بوونە. بڵێ قوربان هەمووی ناو کۆڵان و گەڕک و جادە و مەکتەب و قوتابخانە ینی لەگەڵ خەستخانە و هەموو شتی خزمەت گوزاری بۆ خەڵک بووە هەموو پرۆژانە پرۆژەی جوان و پرۆژەی ڕێکوپێک و پرۆژەی دڵخۆشکەر بوونە بۆ خەڵک. ئێوەێکدا هەیە نی لە داهاتوش ئەگەر پارەکانتان بۆ سەر بکرێت یاخود بۆتان خرج بکرێتەوە. وڵی قوربان ئومێدمان نەماوە لەبەرەوەی ئەوەی 11 ساڵە 11 ساڵ زیاترە هەر وعدە تا ئێستا کەس وعدی جێبەجێ نەکردووە لەگەڵمانی خۆ ئێمەش تەمەنمان 1000 ساڵ نییە 11 ساڵت چاوەڕوانەکەین دوای 11 ساڵی تر نازانین کەی پارە دەدرێ و کەی پارە نادرێت لە کەسەوە دیارنی و کەسیش بەرچاوڕوونیمان نادێتێ کە بزانانی و پارەمان کەیە دەنێ. کاکە باز لەوە بکەین ئێستاش ئێوە پرۆژە دەکەن یاخود پرۆژەکانتان ڕاگیرا و ڕاتان گرتو بەهۆی بێپارەیەوە. وڵە قوربان ئێمە پرۆژە هەیە گەڕاوەتەوە کە لەسەر نیوە ئەنجاممانداوە لە 121مان ئەنجامداوە دەیان بەڵێن دەروەک ئێمە هەیە کە پرۆژەی ئەنجام داوە لەسەر نیوە ماوەتەوە ئەو پرۆژانە خراوە سەر وەزارەتەکان بۆ نمونە ئەگەر مەکتەبە خراوەتە سەر وەزارەتی پەروەردە ئەگەر خەستخانەی خراوەتە سەر وەزارەتی سەحا ئەگەر ڕێگەوبانە خراوەتە سەر شارەوانیەکان بەس زۆر بە مەراحلی قورسقورسا دەڕۆین تا ئەگەینە نەتیجە بۆ نمونە ئێمە پرۆژەمانەیە خراوەتە سەر شارەوانی ئەوە ساڵێک و 3 مانگە ئێمە هاتوچۆ ئەەکەین لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ دارایی و بۆ وەزارەتی پلاندانان و بۆ شارەوانی و بۆ گەرمیان دێن و دەچین تا ئیسە نەگەیشتونێتە نەتیجە لەگەڵیان. لەگەڵ پێنەدانی پارەکانتان مەبەستی منەوەی ئێستا پرۆژە دەستان بە پرۆژە کردوتەوە وەکو بەڵێندەر یاخود بێپارەی وای کردو ئێستا پرۆژە نەکەنەوە. نا برای بەڕێز ئەگەر بەڵێندەر پارێ پێنە بێ ناتوانێت ئیشکا زۆربەی بڵێندەرەکان پارەیان پێ نییە کە پارێ پێنە بێ بە هیچ شێوەیەک ئیشی بۆ ئەنجام نادرێ و ناتوانێت ئیشەکان بکە ئەبێ ئینتزاری پارە بکەین چاوەڕوانی پارە بکەین. سەلامت ئەمەشێک بلۆ بەڵێندەرانی کە باسی لە داواکاریەکانی خۆیان کرد بە تایبەت لە ماوەی نزیکەیدا بۆ 11 ساڵ دەبێتن سەدان پرۆژە ئەنجام درراوە بەشێک لە پرۆژەکان تەواو کراون و ئێستا لە خزمەت خەڵکن و بەشێک لە پرۆژەکانیش با ڕێژەی زیازیات تەواو کراونەتەوە بەڵام بۆ خۆی دەڵێت تا ئێستا بەشێکی زۆریان پارەیان وەرنەگرتووی و پرۆژانی کە ئەنجام درراوە یاخۆتە پرۆژانی کە بە خۆناغی جیازیە کارکردنی تێدا بەردەوام بووە. ئەوەی کە هەیە تا ئێستا ینی وەک باسیشم کرد ژمارێکی زۆر لە بەڵێندەران مایە پوزبوونی خۆیان ڕاگەیان بەوەی ئەوەی کە لە ماوە ڕابردوو بڕی هیچ پارێژیان پێنەدرا بۆ پرۆژانێک کە ئەنجامیاندا بوو. بەڵێ قارەمان سپاس قارەمان جۆهر پەیام نێرمان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەشت لە هەولێرەوە چمە کەرکووک لە زۆرینەی گەڕک و ڕێگە سەرەکیەکانی کەرکووک پرۆژەی خزمەت گوزاری جێبەجێکرێت پارێزگای کەرکووکیش ئەڵێت پارێزگاری کەرکووک ئەڵێت هەموو پرۆژە خزمەت گوزاریەکان لە بودجێ پترۆدۆلار جێبەجێ ئەکرێت بۆ خزمەتکردنی شارەکە ڕێبواردەها ئەڵێت بەشە بودجێ پارێزگاکە بۆ ساڵی 2025 سفرە بەڵام نەبووەتە ڕێگر لە بەردەم ڕاپەڕاندنی پرۆژەکان لە پێناو خزمەتکردنی شارەکە. پرۆژەکانی ئێمە پشتمان بە $100 بەستیوە جارێکی دیکە تاکی دەکەمەوە لە یەکی 2025 ئێمە میزانێمان نییە میزانی کەرکووک 0 میزانیە بەڵام الحەمدوللا توانیمانە عەقلانیەت و حکمت بەکاربێنین لە نەوعەتی پرۆژەکان و لە عینی کاتشە لە دانانی ئەو بودجەیەکەوە زۆر کەم بوو بەدەستمان بۆ لە ساڵی 24 بۆی ئەو پرۆژە نەوعیانی پێ بکەین من دڵنیام داهاتوومان باشتر دەبێت لە کەرکووک. ئێستا ژیری دەستکرد چۆتە ناو زۆربەی بوارەکانی بەرهەمهێنانەوە کۆمپانیایەکی تازە هەڵکەوتوو لە ئەمریکا ڕۆبۆتێکی دروست کردووە کە کاری بژارکردن و دەرمانڕشتنی کێڵگە کشت و کاڵیەکانەکات کۆمپانیاکە ئەڵێت ئەو ڕۆبۆتە بۆ ئەوەیە کارە قورسەکان لە بریج و تیاران ئەنجام بات و تێکی بەرهەمهێنان کەم بکاتەوە. لە ناو جەرگەی کێڵگەیەکی لۆکەیە لە ژێر خۆرەتاوی ویلایەتی کالیفۆرنیا پانێڵێکی تیشکی خۆر لەسەر پشتێتی بۆ وەرگرتنی وزە و چوارتایی لە ژێردایە بە وردی و چالاکانە بەنێو کێڵگەکە داهات و چۆ دەکات بژار دەکات و گیازیان بەخشەکان هەڵدەکەنێت بەبێ ئەوەی زیان بە کێڵگەکە بگەێنێت.
ئەم ڕۆبۆتە نوێ ناوی ئیلمنتە کۆمپانیای ئەیجین لە ئەمریکا دروستی کردووە پشدەبەسێت بە وزەی خۆر و ژیری دەستکرد کاری دەرمانکردن و بژار دەکات و شوێنی جوتیاران دەگرێتەوە بە تایبەت لەو کێڵگە و ناوچانە ڕۆڵی دەبێت کە کێشەی دەستی کاریان هەیە. ریچارد وودن هاودامەزرێنەر و بەڕێوەبەری تەکنەلۆژیا لە کۆمپانیای ئەیجین بیرۆکەی دروستکردنی ئەو ڕۆبۆتە دەگەڕێنێتەوە بۆ ئەوەی یەکێک لە ئەندامانی خانەوادەکەی گلەیی کردووە لەوەی بژارکردنی کێڵگەکانیان بەدەست تێچووی زۆرە. iGen, our mission is to regenerate Earth with robotics and AI. ئەم ڕۆبۆتانە ئەوە دەکەن کە مرۆڤ دەیان کات یەکێک لە ئیشەکانیان کاری بژارکردنە کە ئەم ڕۆبۆتانە و کارە قورسی مرۆڤ دەکەن هەر کەسێک پێی وایە دەبێت مرۆڤ و کارە بکات با دوو کاتژمێر لە بژارکردنی کێڵگەکان بەسەر ببات. هیچ جوتیارێک هەرگیز حەزی لە کاری ڕشتنی دەرمان بۆ بەرهەمێنانی کشت و کاڵی نەکردووە. ئێستا ئەم ڕۆبۆتانە ئەو کارە دەکەن. بۆیە پێم وایە ئەمە گەورەترین خزمەتە کە ئێمە بە تەندروستی مرۆڤمان کردووە. ئەم ڕۆبۆتانە ئەوەی مرۆڤەکان دەیکەن ئەوە دووبارە دەکاتەوە. بەهۆی بوونی کامێرا و ژیری دەستکردەوە ئەم ڕۆبۆتانە ئەرکەکانی خۆیان دەزانن جۆری گژ و جیا و بەرووبوومەکان دەناسنەوە و کارەکانیان بە جۆرێک ئەنجام دەدەن کە هیچ زیانێک بە بەرووبوومەکان نەگات. لە ئێستادا ئەم ڕۆبۆتانە لە کێڵگەکانی تەماتە لۆکە و چەوەندەری شەکر بەکاردەهێنرێن نرخی هەردانەیەکیان $50,000 بە بەکارهێنانی 5 دانە لەم ڕۆبۆتانە کاری بژار و دەرمانکردنی نزیکەی 700 دۆنم زەوی و کشت و کاڵی دەکەیت. ئەم ڕۆبۆتانە لە خۆرهەڵاتنەوە تاوەکو خۆراوەبوون کار دەکەن. کاتێکیش خۆراوا دەبێت دەچنە دۆخی نووسنەوە کۆمپانیای دروستکەری ئەم ڕۆبۆتانەش لە هەوڵدایە متمانەی جوتیاران بەدەست بێنێ و لە داهاتوودا زۆرترین ڕۆبۆت بۆ کاری کشت و کاڵی دابین بکات. بێگومان تەکنەلۆژیای نوێ وەزیرەکی دەستکرد ڕخنەی کردوتە هەموو سوچێکی ژیانی مرۆڤەوە. ئێمەش بۆ باسکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە بزای ناخۆم ئەو ڕۆبۆتانە و تەکنەلۆژیای زیرەک ڕێککەوتووەتە کوردستانی یاخودنا کارواندا و دەندازیاری کشت و کاڵ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە زۆر بەخێر هاتن کاروان. سەرەتا پێم بڵێ ناخۆم ئێمە لە هەرێمی کوردستان هەتا ئێستا دەستمان گەیشتۆ بۆی کە لە کەرتی کشت و کاڵا ڕۆبۆت و زیرەکی دەستکرد بەکارپێنی. بەتوان بڵم بەداخەوە هەتا ئێستا ئەو زانستە تازەیە نەگەشتۆتە کەرتی کشتتوکڵ لە ئێمە ئەگەر هەش بێت دانێگیان دوان کە ناتوانین بڵێن ئاماژێکی پێبێن کە بڵێن کارێکی تایبەتی خۆی کردو لە بەرەوەی زانستێکی تازەیە پێویستی بە تێگەیشتنێکی هەیە لە بواری تیۆری و پراکتیکی کارێکی ئاسانی ئێمە بەس بڵێن بتوانین ڕۆبۆرتی لە بواری کشتتوکڵە بەکار لەبەرەوەی کشتتوکڵ کۆمەڵی بوار هەیە خاکە ئاودێری لەناوبردنی نەخۆشیەکانە بەکارهێنانی ئەو کود و سەمادانەی کە ئەتوانی بە چ ڕێژەیە بەکاربێنی ئەمانش پێویستی بە توێژینەوە بە فەحسکردنی ئەو جۆری خاکە و جۆری کشتتوکڵی کە ئێمە پێویستمانە بیکەین ئەم داتانە ئەبێ پێویستە کۆ بکرێتە لە پێش ئەو کاتە بدرێ بە ڕۆبۆتەکە بە پێی زانیاری و بۆ ناساندنەوە و ئەو جۆری ئیشی کە هەڵەسێ پێی بەڕاستیەکەی هەتا ئێستا ئەو کارە لە لای ئێمە بۆ شێوەیە نییە کە بتوانین لی تێبگەین بە هیوادارین کە بتوانێت خولی تایبەت لەو بوارە بکرێتەوەنێ کە زیاتر جوتیارەکانمان و کەسانی پسپۆر لەو بوارەیە بتوانین زانیاریکی لەسەر ببەخشن ئەنجە دوای ئەو بتوانین دەستکەین بە پراکتیکەکردنی چکە بەڕاستیەکەی جیهانێکی زۆر گەورەیە تێگەیشتنی ئاسان نییە و پێویستمان بە زۆر زانیاری هەیە ئەنجا ئەو کاتە بتوانین دەست بینە ئەم تەکنەلۆژیا تازەی و لە بواری کشت و کاڵە بەکاری بێنین. باشە کاروانەوەی من تێگەیشتم پێویستمان بۆیە لێکۆڵینەوەی زیاتر بکەین داتای زیاتر کۆ بکەینەوە بۆی بتوانین ئەو تەکنەلۆژیا بێنینە هەرێمی کوردستان بەڵام تا چەند لە هەرێمی کوردستان ژێرخان و زەمینە لەبارە و گونجاوە بۆ ئەوەی کە ئیتر دەست بکەین بۆی کە ئێمەش ئەو تەکنەلۆژیا و ئەو ڕۆبۆتانە پەلکێش بکەین بکرد. بەڕاستیەکەی جارێک تریشەتوانم بڵم بەداخەوانە هەتا ئێستا ئەو بوارە بۆ ئێمە نەڕسا من خۆم و ئەندازارێکی کشت و کاڵ و هەڵگری بڕۆنەمی ماستەر لەوبارە لە بەڕێبەراتی توێژینی و کشت و کاڵین بەڕاستەکەی هیچ پشتیوانیەکی توێژینەوەمان نییە لە هیچ بوارێکە کە بتوانین توێژینەوە کە بە شێوەیەکی با بڵین تەقلیدی خۆمان بیکەین ئەجاوە بچینە بوارێکی تەکنەلۆژیای تازە کە بەکاری بێنین. ئەمانە گەورەترین با بڵێن ئەو کۆسپانەی و ئالنگاریانەیە کە بەڕووی ئێمە ئەبێتەوە لە بواری توێژینەوەیە پێویستە ئێمە ئەم ئامادەکاریانە بکرێت ئەو بتوانین پەلە بە هاوشن و ئەو ئەجیزە و تەکنەلۆژیا و زیرەکانە بۆ ئێمە ئەمیش بە ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ نابێت چونکە هەموو زانستێکی تازە هەموو تەکنەلۆژیایەکی تازە کۆمەڵێ باشی و خراپی هەیە. کاروان یعنی ئارەزوەکەی و خواستەکەی و هەوڵەکەی هەیە ئەسڵەن بۆی کە بیهێنین دەستکرا بۆی بیری لێ بکرێتەوە. بەڵێ با بڵێن جوتیارەکان کە لە
جوولەکانە بەڕاستی لەگەڵمانە بەشدارە بین حەزیان لێت یا ما بڵێن حەزەکەن ئەم شتە بزانانی بەڵام ئەم شتە بە حەز ناکرێت ئەم شتە بە پاڵنەر و سپۆرتێکی گەورە ئەکرێت کە بتوانێت لەلایەن حکوومەتە پشتیوانی کەرتی کوشتتوکاڵی بکرێت کە بتوانێت تێبگەێنرێ ئەم زانستە چییە بۆچی بەکارێت بەڵام بەداخەوە وەکو پێم وتی کۆمەڵی ئالنگاری هەیە کە لەلای کاکاروان ئەمێ بزانم لایەنە باش و خراپەکانی بەکارهێنانی ڕۆبۆت و تەکنەلۆژیای زیرەک چیە لە کشت و کاڵە بۆ نمونە نابێتە هۆی بێکاربوونی جوتیاران یان نا بۆ نمونە فقط ئیشی قورس و ئیشی ڕۆتین و دووبارە ئەکاتەوە لەلایەکەوە با بڵین باشە ڕاستەکەی لەبەر کۆمەڵێش کاتە بۆ کەمەکاتەوە دەستی کار کەم ئەکاتەوە بۆڕێ ئابوووریە یارمەتێکی باشت ئەیە بەڵام لەیان دەستی کاری شەوانێ ئەگەر ئەو تەکنەلۆژ بێن ئێمە هەرتوانی دەستی کار بەکاربێنی لەبەری کۆمەڵی ئیشێ بۆ ئەو ناکرێت لەبەر دقی وردەبوونم نەتوە ئەچیتە دەرە لە کۆمەڵی شوێنەیە تۆبۆخرافی جیاوازی هەیە بەرز و نزمایی هەیە ئەمە ڕۆبۆت پێویستی بەکاتەوێت تاکو تۆ ئەو زانیارە نەکو ئۆکەیت و ئەو داتانی لەو شوێنەیە بگرێ بێم ڕۆبۆتەوە ئەمە ئەتوانێت بە دەستی کار پڕی بکرێتەوە بەڵام ڕۆبۆت لەو شوێنانەیە کە زیاتر کشتتوکاڵێکی چڕی هەیە وەکو خانووی پلاستیکەکان کە بەکاری ئەو ڕۆکانی کە زۆر هەستیارن لە خەزنکردنە لە مەخزنەکانە ئەمانە پێویستە ڕۆبۆت و زیرەکی دەستکردی تیا بەکاربێنین بەڵام وەکو دەستی کار لە هەمان کاتە ئەشتوانرێت من لە خولێکیم بووم لە وڵاتی سین هیچ کێشێکی دروست نەکردووە بگرێت لەگەڵ دەستی کارەکە تەکنۆلۆژیا کەشکاری کردووە کەمی کردوەوە بەڵام بۆ بوارە تا هاوتەری بە نابێ بە جێگرەوە و کێبەرکێکاری جێگرەوەنی ئەگە بە شێوەیەکی زانستیانی ئێمە بتوانین بەکاری بێنین چکە بۆ تۆ لەبەری ئەو ڕۆبۆتەش هەر لە هەمان کاتە تۆ بێ مرۆڤ بەکاری بێنێتەوە باشە کاکاروان لە وەڵامەکەی پێشووتان ناوتان کە ئەو جوتیارانەی کە لە خولەکانە لەگەڵمان بەشدارە بن هەر لێستاوە دەستکراوە بەڕاهێنانی جوتیاران یاخود نا ئەمە خولێکی جیاوازە لەم خولێکی جیاواز بوو بەڵام وەکو زانیاری بەخشین کە ئێمە خولێکەکەین و هەر ناچینە سەر با بڵێن لەسەر بابەتێک بێت جار بەجارێک لە دەکاتی ناوبڕەکان ئێمە توانن قسان لەگەڵاکە کە بزان ئایا حەزیان لە چیە لە چینی هەر ئێمەە ئەو کەسانی کە لە وڵاتانی دەریشۆن ئەتوان قسان لەگەڵا بکەن بەڕاستەکەی ئارەزوومەندانن بەڵام هێشتا ئەو سنتەرەیان ئەو بوارەیان ئەو شوێنە نەدۆزراوەتەوە کە بتوانێت جوتیاران پێی بڵێن بەڵێ ئێمە ئامادەین تکای خولمان بۆ بکەنەوە تێمان گێنن بمانێرن بۆ وڵاتانە بە دەورە ببینین لەسەری و جارێکتر بگەڕین وڵاتەکەی خۆمانە جێبەجێ بکەین کاکاروان هەرێمی کوردستان وەکو ئابوووریەکی تاک جەمسەر کە پشتی بە نەوت بەستۆ بە زۆری ئەتوانێت بە بەکارهێنانی ڕۆبۆت و تەکنەلۆژیای زیرەک وا بکە ئەم کەرتە ببوژێنێتەوە بیکا بە سەرچاوەیەکی داهاتی نانەوتی بۆ نمونە ڕۆبۆتە بێتە هۆیەوەی کە بەرهەم زیاد بێ و تێچوو کەم ببێتەوە لە بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی خاکی ئێمە دووەم بە پیترین خاکە لە هەموو جیهانە بەڵام بەداخەوە هەتایسە گرنگێکی وای پێ نەدراوە کە بتوانێت لە بواری خۆیان بەکاربێن ئەگەر تەکنەلۆژیای تازە و ڕۆبۆت بەکار بهێنرێت ئەتوان نەک بڵێن هەموو عێراقەتوانی با بڵێن کۆمەڵی وڵاتی دەور و بەریش بتوانین لە گەنم لە کۆمەڵی بواری کوشتتوکاڵی ترە سەپۆرت کرێت و پشتیوانی پێبەسترێت و بنرێ بۆ دەریشەوانی بەڵام ئەم تەکنەلۆجیایش وەکو پێتەڵم شتێکی تازەی بەنسبەت ئێمە و بەنسبەت جوتیارەکانی شەڕەوە کاکاروان درۆن هەیە کە بۆ دەرمانکردن لە کەشت و کاڵا بەکارەهێنرێت هەتا ئێستا هەمانە لە هەرێمی کوردستان من بەستی بەکارهێنانی بەش بە حاڵی خۆم نمبینیەوە بەڕاستەکەی بەڵام جار بەجارێ لە هەواڵەکان ئەڵێن کەسێک بەکاری هێناوە ئایا چۆن بەکاری هێنراوە چکە ئەم درۆنە کارێکی ئاسانیە بڵێ من ئەتوانم درۆن بەکارم بۆ نمونە ئەگە تۆ نەخۆشیەکە لە کێڵگەیەکە هەبێ پێویستە ئەو زانیاری ئەو نەخۆشیانە بدرێ بۆ درۆنێ لەبەرەوەی هەموو درۆنێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ من تۆ بۆ لە ناوبردننی نەخۆش پێویستە زانیاری نەخۆشەکان ئەو جۆری مێروەی کە ئەتوێت لە ناوی بەری ئەو جۆری بشارەی کە ئەتوێت لە ناوی بەری یان ئەم خاکە پێویستە چ سامادێکی بکەن چ کودێکی بکەن لە ڕووی ئاودێریەوە چۆن بتوانێت ئەو ڕژێ ئاوە بەکاربێنین بۆ ئەم خاکە کە ئەمانە شەمی بە سانسۆر و بە کۆمەڵ ئەجیزەی تایبەتمەندی هەیە کە پێویستی بەمنە ئاو هەیە ئەمبێ ئەمنە بەکاربهێنرێت ئەمانە هەمووی کاری زانستی و هەمووی کاری داتایە پێویستە ئەم داتانە بدرێ بەن ڕۆبۆتە ئەنجاتوانێت کاریت تایبەتی خۆی بکە باشە پرسیارێک تر کە لێرەیە دروست دەبێەوەیە کە تێچووی کڕین و بەکارهێنانی ڕۆبۆت بۆ کشت و کاڵ لە چه ئاستێکا بۆ نمونە کەسێک خاوەن زەویەکی بچووکیش بێ ئەیهێنێت تێچووی تیابکات و ڕۆبۆت و تەکنەلۆژیای زیرەک بەکاربێنێت یاخودنا تەنها بەکارهێنانی بۆ ئەو شوێنانەیە کە زەویەکی زۆر و بەرهەمێکی زۆریان هەیە خۆی بۆ ئەم وەزعی ئێمەی کە با بڵێن هەرمی کوردستانی تێکەوتووە بۆ ئەم دەستی کاری دەست ناکەوێت ئەو ڕۆبۆتانە بۆ جوتیارەکان بەڵام ئایا جوتیارەکانمان هەمووی ئەو توانە ئابووری هەیە کە بتوانێت بچێ بیێنێ هێنانیشی هەروە کارێکی ئاسانیە چکە لە خۆتەوە هێنانی ئەم جۆرە
تەکنەلۆژیانە کێشەی تێچکە باشی و خراپەی هەیە هەموو شتێکی زانستی باشە بێ خراپەشی هەیە لەگەڵیە ئەبێت تێگەشتن هەبێ و لە پێشە ئاماژەم پێەیە پێویستە زانیاریەکانی لەسەر وەربگیر ئەنجاوتوانێت بە شێوەیەکی بەکاربێنێ بۆ جوتیاری گەورە سوودێکی باشی ئەبێت لەبەر ئەوەی خاکەکەی ئینتاجی زۆرتر هەیە کێڵگەکانی بەرەم بەڵام بۆ جوتیارێکی بچووک لە جاتی و پەنا بۆ ئەو بەرێ ئەتوانێت کۆمەڵ خەڵکی تر بخاتە سەر کار و ئیشی بۆ بدۆزێتەوەێ پێویست بۆ تەکنەلۆژیا گرانبەها ناکرێت کە بتوانێت بەکاری بێنرێت. بەڕای جەنابتان هەتا ئێستا جوتیارانی هەرێمی کوردستان ئەسڵەن تا چەند ئاگادارن لەوەی کە تەکنەلۆژیایەکی وا هەیە و ئەکرێ لە کشت و کاڵا سوودی لێ ببینرێت ئەو ڕۆشنبیریان لا دروست بووە تا ئێستا؟ ئەتوانین بڵێ بەڵام لەوانەیە وەکو زانیاریی گشتی بیستی بێتیان وەکو شتێککە لە بەرنمەکانی یوتیوب یان لە تەلەڤیزیۆنە لە بەرنمێکی وەکو بەڕستان کە بەخشی ئەەکەن زانیاری باتێ کە لە ئەمریکا کرا و لە سنکرا و لە وڵاتانی ترکراوە بەڵام وەکو بەکارهێنانەکەی هەتا ئێستا باوەڕ ناکەم کەس لێرە بەکارهێنا بێ بۆ ڕادی کە بتوانین دیار بێ کە باسکرێت لەسەری باشەی کاکاروان ئەگەر بۆ نمونە تەکنەلۆژیاکەمان هێنا و توانیمان ینی بەکاری بهێنین پێویستە جوتیاران لە چ بوارێکە ڕاهێنانیان پێ بکرێت لە بواری چۆنێتی بەکارهێنانی ناساندنی خاکەکەی خۆی بەڕاستەکەی جوتیاری ئێمە حتا ئیسە نەگەشتێتەوە ئەو ئاستی کە بتوانێت خاکەکەی خۆی با بڵێن تێسکە لە مختەبەرەکانیان لە تاقیگەکانە بۆی بزانی کێشی ئەم خاکەی ئەم چییە هەر هەتا ئێستا بە ئەم قسەتان پێ ببڕم دوای درێژەی وەڵامەکەتان هەتا ئێستا ئەمە هۆکارێک نییە بۆی کە بەرهەمی کشت و کاڵمان کەم بێت ینی نەناسینی خاک لەلایەن جوتیارەوە نەبێتەوەی کە ئاستی بەرهەمەکەی کەم بێ بۆ مناڵن ئەم ساڵ فلانە بەرهەم باشە هەروە بچێ بیچێنێت بەبێەوەی کە بزانە خاکەکەی جۆرە بەرهەمێک گەورەترین کێشەی جوتیاری ئێمە کە بە هیچ شێوەی هیچ ساڵێک خاکەکەی تێز ناکە لە مختەبەرەکانیان نازانێت چ کێشێکیە سەمادی پێوە ئەکا بە پێ ئەوی بزانێت ئایا ئەم خاکە پێویستی بەم بڕەسەمادە هەیە یا ئەم ڕکوودە هەیە دەرمان ئەڕژێ بەبێ ئەوی بزانێت ئایا ڕژێ ئەم نەخۆشیە پێویست بم بڕە زۆرە ئەکا بیرکردنەوەی لە ژینگە زۆر زەعیفە لە ڕژی بەکارهێنانی لە پارێکی زۆرە لە دوای ئەوەکو بەڕێزت ئاماژە پێ ئەڵێ بەرهەمەکەم بەرهەمێکی نەیە کاکاروانەتوانین لەسەر شاشەی کورسات نیوزیش ببینین هەر ئێستا لە هەرێمی کوردستان درۆن بەکار دێت بۆ کاری کشت و کاڵی بۆ دەرمان ڕشتن هیواداری نەمە سەرەتایەک ببۆی کە زیاتر تەکنەلۆژیای نوێ و ڕۆبۆت و زیرەکی دەستکردبێنینە ناو کەرتەکەەوە بەڵام کاکاروان جگە لە ئەو ڕاهێنانە کەوتان پێویستە جوتیاران پەریان پێ بدرێت و فێر بکرێن ویستان قسەکەتان درێژە پێبەن جگە لەوەی کە چۆنیەتی ناسینی زەویەکانیان پێویستە چیتر بزان بۆی تەکنەلۆژیای نوێ بەکاربێت بۆ زانینی تەکنەلۆژی و پێمەتی تەکنەلۆژیای تازە داتایە پێویستە داتای بیتێ لە خۆی ئەم ئەمریکا مرۆڤ دروستی کرد و ناتوانێت ئیش بۆ کاگەتەوە و داتای نیتێ بۆ نمونەکی باسەکەین باسی بژارەکەین ئەگە جۆری بژارەکان نەناسرێت و نەناسێت چ جۆرێکێتی ئەو ڕۆبۆتە ناتوانێت ئەو دەرمانە بڕشێکە ئەو بژارە لە ناو بەرێت یان بە هەڵکەندن بێ یان بە شتێکی تر بێ ڕێژێ ئەو بەکارهێنان ئەگە تۆ نەزانی ئەم خاکە ڕژەی با بڵێن تڕی ئەم خاکە لە چیە لە چ عمقێکە ناتوانێت ئەو بڕئاوە بەکاربێنێ کە پێویستی ڕۆکەکەی و لەوە زیاتر بەزیان نەڕوە ئاوەکە یان ئەو سەمادی کە تۆ بەکارێنێ ئەگەر نەزانی ئەم خاکە نایترۆجین یان فسفۆر یان پۆتاسیەمی کەمە ئەو ڕژە یەکسانی بەکار نهێنێت کە پێویستی پێێتی چکە لەوە زیاتر زەرری پێگەن تووشی ژەهراوی بوونەکە زۆر باسی شووتیەکەنی ڕژەی نیتراتی بەزە ئەمە لە بێ ئاگایی جوتیارە لەو ڕژەی کە لە خاکەکە هەیە کە کاترێ ئەم ڕووەکە هەڵسێ بە بەکارهێنانی ئەو خۆراکە وەکو خۆراک بۆ خۆی جارێکتر مرۆڤ بەکاری ئەهێنێتەوە بەڵام ئەگەر ئێمە زانیاریمان هەبێ لە باری خاکەکە و خاکەکەمان تێز بکرێت لە مختەبەرەکانم بڵێن ئەمنە نایترۆژینە پێویستە ئیمساڵ ئەمنە غرام لە نایترۆژین بەکەیان ئەمنە کیلۆ بۆ دۆنمێک بەکاربێنێ ئەو کاتە بەرهەمێکی تەندروستت ئاەتێ ئەمە لە ڕووی بەکارانێنی مرۆ لە ڕووی ئابووری و ڕێژێکی زۆر پارەت بۆ ئەگەڕێنێتەوە تو ئەمە و پارەی نادرێ بە سەمات جارێکتر لە ڕووی ژینگەیشەوە خاکەکەمان پیس نابێ ئاوی ژێرزەویمان پیس نابێ بایۆدایڤەرسیتی کەڵگەکانمان لە ناو ناچێ ئێمە هەموو حەشەراتێک نابێت لە ناوبەرین هەموو بژارێک نابێت لە ناوبەرین پێویستە بۆ شێوە بەکاری بێنی کە بتوانێت بەرهەمەکەمان زەرەر نەگەیەنێ بەڵام بەشەکەی تربێ بەجێ بڵین بۆ سروشت پێویستە بیپارێزین باشە کاکاروان ئەگەر بێت و هەرچی زووتر هەوڵ نین کە ئەم تەکنەلۆژیای نوێ لە کشت و کاڵەکەمان بەکار بهێنین نابێتەوە هۆیەوەی کە زیاتر سەرچاوی ئاو لە دەست بێن زیاتر خاکەکانمان بەرەو لە دەست چوون بچن لەبەرەوەی کە وەکووتان بەبێ زانیاری کشت و کاڵی تیاکرەوە بێتە هۆیەوەی کە خاکەکە ماندوو ئەبێ و بەرهەمی کەم ئەبێتەوە ئەگەر هەرچی زووتر فریام تەکنەلۆژیان نوێ نەکەوین نابێتە هۆی ئەوەی کە دوا بکەوین ئەسڵان لەسەر ئاستی جیهان و ناوچەکەش زۆریش دو ئەکەین زۆر لەبەر ئەوەی وڵاتی ئێمە ساڵ بە ساڵ بەڕوشکە ساڵی ئەڕوە ساڵ بە ساڵ کێشەی بێئاویمان توش ئەبێت ساڵێک باران زۆر ئەبارەی خەڵک دڵی خۆشە بەڵام ئەو جێ دڵخۆشی نییە ئەو بزانە ڕووداوێکی ژینگەی ڕوویەوە بۆی ئەمڕەشە باران لە حەدی خۆی زیێ ڕوویەوە کە کاتێک کەمی ژەبارێ بە هەمان شێوە بۆ ئەوەی ئێمە دامن بە ئاگابین
کاری ئەمڕۆ نەخرێتە سپینێ پێویستە ئەو تەکنۆلۆژیایە بەکاربێنین کە بەڕێزت ئاماژەی پێەیە ئەمیش بەچی بە پشتیوانیکی زۆری سنتەرەکانی توێژینەوە جوتیارەکان خولیان بۆ بکرێتەوە وەزارەتی کشتتوکاڵ پشتیوانێکی شاخاوی بێت لە پشتی ئەم کارەوە بۆ ئەوەی کشتتوکاڵ لە وڵاتی ئێمە بەرەو پێش برە ئەگینا کارەسا دروست ئەبێت لە دو ڕۆژە ئاوی خواردنەوەمان دەست ناکەوێت لەبەر ئێمە ڕێژێکی زۆر ئاو بەکارێنین بەبێ ڕێگایەکی زانستی ئێمە هەر بە شێوەیەکی هەرەمەکی ئاو بەکارن دڵۆپاندن کۆمەڵی تەکنەلۆژیای تازە هەیە کە بە هەتا ئیسە جوتیار زۆر نامۆیە پێی زۆر نامۆیە پێی بەڕاستی هیوادارم ئەوە بەکار بێت بهێنرێتە ئەم وڵاتەوە خولی زانستیان بۆ بکرێتەوانێ نەکەر بۆ جوتیارەکە بۆ منش کە وەکو کەسێکی ئەکاتمی لە بەڕێبەراتی توێژینەوە کار ئەەکەم بۆی دامن لەگەڵ جوتیارانە لینکمان هەبێت و بتوانێت ئەم زانیاریانە زیاتر پێیان ببەخشێت کاکاروان بێگومان زانیاری زۆر نوێ و سەرنجڕاکێشمان لە جەنابتان وەرگر زۆر سپاس کە لەگەڵمان ئامادەبوون کاروان داود ئەندازیاری کشتتوکاڵ سپاس بۆ ئامادەبوونتان جیاواز لە بابەتی کشتتوکاڵکردنەوە ئۆپیک پلاس لە دوایین کۆبوونەوەیە کە بە شێوەی ئۆنلاین بەڕێوەچوە بڕیاری داوە بۆ مانگی هەشت بەرهەمهێنانی نەوت بە بڕی 538,000 بەرمیل بەرز بکاتەوە کە زیاترە لەو بڕێکە لە سێ مانگی ڕابردووە زیادی کردبوو ئەو ڕێکارە بەشێکە لە هەوڵەکانی ئۆپیک پلاس بۆ وەرگرتنەوەی پشکەکەی لە بازاڕە جیهانیەکان کە ماوەی ڕابردوو بۆ ڕاگررتنی هاوسەنگی خواست و دابینکردن خستنە ڕووی کەم کردبووە ئەوەش هەلی بۆ کێبەرکێکاران ڕخساند بوو کە پشکێکی زیاتر بگرن سعودیا رووسیا عێراق ئیمارات کویت کازاخستان جەزایر و عمان لا کۆبوونەوە ئۆنلاینەکەیان بەشدار بوون و بڕیاریان لەسەر بەرزکردنەوەی خستنە ڕووی نەوت داوە لە هەمان کاتیشە ئۆپیک راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو کردووەتەوە دەربارەی ئابووری و کەرتی نەوت و غازی وڵاتانی ئەندام بە گوێرەی راپۆرتەکە لە ماوەی ساڵی ڕابردووە عێراق بە تێکڕایی ڕۆژانە 3.3 ملیۆن بەرمیل نەوتی بەرهەمهێناوە لەو بڕەش ڕۆژانە 3.8 بەرهەمهێناوە 3.3 ملیۆن بەرمیل نەوتی هەناردە کردووە و سەرڕای هەبوونی یەدەگی غازی سروشتی هەناردەکەی سفر بووە. بێگومان ئۆپیک پلاس بڕیاری نوێی دەرکردووە عێراق ئامادە بووە لە کۆبوونەوەکە بەشێک بووە لەو بڕیارە نوێیە کە دەرکراوە باسی ئەوە ئەکەین و هەندێک زانیاری خستووەتە ڕوو ئۆپیک زانیاری دەربارەی ئابووری کەرتی نەوت و کەرتی وزەی وڵاتانی ئەندام باسێکی ورد ئەکەین لە بارودۆخی عێراق لە نەوتەکەی لە هەناردەکردنەکەی هەروەها بارودۆخی غازی سروشتیش لە عێراق نوێترین بڕیارەوەیە کە بە تەمان بۆ مانگی ئاب بەرهەمهێنان بەرز بکەنەوە 538,000 بەرمیل بەرهەمهێنان لەو مانگیا بەرزەکرێتەوە من زیاترە لەو ئاستی کە لە ماوەی سێ مانگی ڕابردووە بەرزیان کردبوو بەردەوام ئۆپیک پلاس بەرهەمەکەی بەرزەکاتەوە ئەسڵەن ئامانجی ئۆپیک پلاسەوەیە کە نرخی نەوت کۆنتترۆل بکات ژمارەی باسی داتا ئابوووریەکانی عێراقەکەم کە ئۆپیک بڵاوی کردوەوە هەندێک داتای زۆر ورد و سەرنجڕاکێشمان هەیە ئەڵێ ژمارەی دانیشتوانی عراق دیارە لێرە هەڵەیەک ڕوویداوە 46.12 ملیۆن کەسە لە سەدا 2.2 بەرز بووەتەوە کۆی بەرهەمی ناوخۆکەی 3.2 تریلیۆن دلارە لە سەدا 3.8 دابەزیەوە گەشەی ئابووری ڕاستەقینەکەی سەدا 2.5 گەشەی ئابووری ڕاستەقینە ئەمە داتایەکی زۆر گرنگ و سەرنجڕاکێشە پێتان ئەڵێم بۆچی زۆر مهمە وڵاتانی ئەندامە من لێرە تووشی هەڵە بووم ببوورە زۆر ڕاستە ژماری دانیشتوانی ئۆپیک پلاس 508.8 ملیۆن کەسە ئەمە عێراق نییە جا دواترە چینە سەر باسی عێراق گەشەی ئابووری ڕاستەقینەی ئۆپیک پلاس 2.5 کە ئەمە ئەو گەشەیە کە دوای دەرکردنی هەڵاوسان هەژمار کراوە واتە ئەو گەشەیە کە ساڵانە ئەخرێتە ڕوو ڕەنگە زۆر ڕاستەقینە نەبێ بۆ پێی کە نرخی کاڵا و خزمەتگوزاریەکان بەرز ئەبێتەوە بێگومان ژمارەی گەشەی ئابووریەکەش بەرز ئەبێتەوە بەڵام و بمانەیە ئەوە نییە کە ئەو وڵاتە گەشەی ئابووری بەخۆیەوە بینی بێت. سەبارەت بە بازرگانی ئەگەر بمانوێ باسی بکەین هەناردەی کاڵا و خزمەتگوزاریەکان 1.4 تریلیۆن دلار بووە لە وڵاتانی ئۆپیک پلاس و هەناردەی نەوتیش لە وڵاتانە 651.9 ملیار دلار بووە هاوردەی کاڵا و خزمەتگوزاریەکانیش لە وڵاتانە دیسان 1.2
تریلیۆن دۆلار بووە. با زانیاری زیاتر وەربگرین بچینە باسی عێراق کە پێم وتن ئابووری عێراق ئابەم شێوەیە کە لێرە ئەتوانی ببینی. ژماری دانیشتوانی عێراق 46.12 ملیۆن کەسە و ڕووبەرەکەش یەڵە 438,000 کیلۆمەتر چوارگۆشی. ئەمانە هەمووی ئەو داتانن کە ئۆپیک پلاس لە نوێترین راپۆرتیا بڵاوی کردوێتەوە. کۆی بەرهەمی ناوخۆی تاک لە عێراق 6,063 دۆلارە بێگومان ساڵانە. گەشی ئابووری ڕاستەقینە وەکوتم ئەمە زۆر جێی سەرنجە ئەڵێ لە عێراق گەشی ئابووری ڕاستەقینە لە سەدا 0.3. ڕەنگە ئەگەر ئێستا بگەڕێنەوە بۆ داتاکان ئەڵێن عێراق گەشی ئابووری عێراق زیاتر لەو ژمارانە بێ، بۆ نمونە 105 106، بەڵام ئەمە دوای دەرکردنی هەڵاوسانە و کە کاڵا و شمەک و نرخی خزمەت گوزاریەکان گرانە بە بەمانای نییە ئەوە نییە کە وڵاتە گەشی ئابووری بخۆی بینی بێ. ئێستا بەم داتایە توانین بزانین کە عێراق تقریباً گەشی ئابووریەکەی نزیکە لە سفرەوە و بەرەو پێشچوونێکی ئەوتۆی بخۆیەوە نەبینیەوە. بازرگانی عێراقیش ئەگەر بمانوێ باسی بکەین هەناردەی کاڵا و خزمەت گوزاریەکانی 111.3 ملیار دۆلار بووە، هاوردەکەشی نزیکەی 90 ملیار دۆلار بووە. باسی کەرتی نەوتی عێراقەکەم بزانین پشکەکەی چییە لە ئابووری و لە بازرگانی عێراقا. بەرهەمهێنانی نەوتی عێراق ساڵانە 3.8 ملیۆن بەرمیلە، ینی ڕۆژانە، و هەناردەی نەوتی خاوەکەی 3.3 ملیۆن بەرمیلە و پاڵاوتنی نەوتی عێراقیش 1.2 ملیۆن بەرمیلە. ئەگەر باسی هەناردەی بەرهەمە نەوتیەکانی عێراق بکەین، عێراق بەشێکی هەر زۆری نەوتەکەی بە شێوەی نەوتی خاو ئەفرۆشێت، بەڵام ئەوانەی کە بەرهەمە نەوتیەکانی 186,000 بەرمیلی ڕۆژانە هەناردە ئەکا، هاوردەی بەرهەمە نەوتیەکانی 75,000 بەرمیلە و خواست بۆ نەوت لە عێراق 977,000 بەرمیلە. دیارە بۆ بەکارهێنانی پاڵاوگەکان و هاوڵاتیان و بەکارهێنانی لەو شێوەیە. باسی غازی سروشتیتان بۆ بکەم لە عێراق، ئەمەش دیارە زۆر گرنگ و سەرنجڕاکێشە. عێراق یەدەگێکی باشی هەیە لە غازی سروشتی و کۆتایین لێرە بیبینین یەدەگەکەی 3.7 تریلیۆن مەتر سێجایە، بەڵام بەرهەمهێنانی بازاڕی غازی سروشتی کە ئەڵێن بەرهەمهێنانی بازاڕی واتە ئەو بەرهەمە لە غازی سروشتی کە ئەشێ بۆ ئەوەی کە بەکار بهێنرێت لە بازاڕی ناوخۆ یان هەناردە بکرێت 11 ملیار مەتر سێجایە. بەرهەمهێنانەکەی کەمە، بەشێکی زۆری غازی عێراق وەکوەزانین لە پرۆسەی دەرهێنانە و لە پرۆسەی دەرهێنانی نەوتاوەکو غازی هاوڵ ئەسووتێت و بەکارهێنانێکی ئەوتۆی نییە بۆ وڵات بۆ ئابووری وڵات و ئەوەی کە زۆر گرنگە و بۆ شایەکی گەورەیە لە عێراق ئەوەیە کە هەناردەی غازی سروشتیەکەی سفرە، هیچ بڕاغازێکی سروشتی لە عێراقەوە بە پێی داتاکانی ئۆپیک پلاس هەناردە ناکرێت. ئەمڕۆ سبەی هەفتەیەمین کۆڕبەندی بریکس پلاس لە بەرازیل بەڕێوە ئەچێت. دروشمی کۆڕبەندەکەش بەهێزکردنی هاوکاری باشووری جیهان بۆ حکمڕانیەکی گشتگیرتر و جێگیرترە. دوو ڕۆژی ڕابردوو واتە 4 و 5 مانگ کۆڕبەندی وەزیرانی دارایی و سەرۆکەکانی بانکە ناوەندیەکان و کۆڕبەندی ئابووری بەڕێوەچوو. کاری لە پێشینەی کۆڕبەندەکە پەرەپێدانی هاوکاریەکانە لە بواری بازرگانی، دارایی، ژیری دەستکرد، وزە و گۆڕانی ئاوهەوا. ئامانجی سەرەکی ڕێکخراوەکەش ینی دوورکەوتنەوەیە لە بەکارهێنانی دۆلار لە مامەڵە نێودەوڵەتیەکان و پێکهێنانی جیهانێکی فرەجەمسەر. با لێرە باسێکی بریکس پلاس بکەین کۆبوونەوەکەی کە لە ئەمڕۆ سبەی بەڕێوە ئاچەوە ئامانجی ڕێکخراوەکە بزانین چیە. بێگومانم ڕێکخراوە بۆ ئامانجە دروست بوو کە جیهان لەو تاک جەمسەری و دوو جەمسەریە نەجاتی ببێ و وڵاتانێکی زیاتر ڕۆڵی گرنگ بگەڕن بە تایبەتی لە ئابووری جیهانە. کۆبوونەوە ینی کۆڕبەندەکەی بریکس پلاس 6 و 7 تەمووزە واتە ئەمڕۆ سبەی لە ڕیۆدی جانیرۆی بەرازیلە و دروشمی کۆڕبەندەکەش بەهێزکردنی هاوکاری باشووری جیهان بە حکمڕانیەکی گشتگیر و جێگیرە. بازانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین باسێکی زیاتر بکەین لە ئەجەندای کۆڕبەندەکە. ئەجەندای کۆڕبەندەکە بریتیە لەم خاڵانە یەکەمیان بەهێزکردنی هاوکاری باشووری جیهانەکە پێشووتریش باسمان کرد. جا هاوکاریەکان ئەم بوارانە لە خۆگرێ بواری بازرگانی، دارایی، وزە، زیرەکی دەستکرد و گۆڕانی ئاو هەوا. ئەمانە هەموو ئەو پرسە گرنگانن
کە ئەیانەوێ زیاتر لە کۆڕبەندەکە بخرێنە بەرباس و بێگومان ئەگەر بکرێت قسە و بڕیاری نوێشی لێ بکەوێتەوە. یەکێکی تر لە ئەجەنداکان چاکسازی پێکهاتەی نێودەوڵەتیە، ینی پێکهاتەی بە تایبەتی دامەزراوە نێودەوڵەتیەکان و یەکێک لەو دامەزراوانە کە سەرنجی زۆری لەسەرا چاکسازیە لە پێکهاتەی سندوقی نەختی نێودەوڵەتی کە یەکێک لە ئامانجەکانی ئەم کۆڕبەندە و برێکس پلاسە بەگشتی. دامەزراندنی سندوقی دڵنیایی برێکس پلاس ئەمەش یەکێکی ترە لە ئەجەنداکان کە بە تایبەتی ئەمە بۆ ڕاکێشانی و بەرهێنانە بۆ وڵاتانی بۆ پەلکێشکردنی و بەرهێنەرانە بۆ وڵاتانی برێکس پلاس و بەکارهێنانی دۆلار بەکارنەهێنانی دۆلار لە مامەڵە نێودەوڵەتیەکان یەکێکی ترە لەو پرسانە هەر یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی دروستبوونی برێکس ئەوە بووە کە لە مامەڵەی دۆلار لە مامەڵە نێودەوڵەتیەکانە دوور بکەونەوە بۆی بتوانن دراوی نیشتیمانی بەکاربێنن و ئەمە زۆرتر سوود بە هەندێک وڵات ئەگەێنێت کە لە دامەزراوەکەیان و هاوبەشن لە دامەزراوەکە و سزەی نێودەوڵەتیان لەسرە بۆ نمونە ئێران و رووسیا. پرسێکی تر تەندروستی جیهان و ئاوهەوایە کە قسەی لەسەرەکرێ لە کۆڕبەندەکە حکمڕانی ژیری دەستکرد ئەوترێت کە پێویستە بۆ بەکارهێنانی ژیری دەستکرد لە جیهانە چوارچێوەیەک دابنرێت و هەروەها پرسێکی تریش ئاسایش و دیپلۆماسیەکە بەتەمان لە کۆڕبەندەکەیە باسەخواستی زیاتری لەسەر بکەن. جا برێکس ئەگەر بمانێ باسی بکەین ساڵی 2006 دامەزراوە. ئەندامانی سەرەکی ینی ئەندامانی برێکس برازیل و رووسیا و هندستان و چین و میسرن کە دواتر بە پەیوەستبوونی ئەفریقای باشوور و سعودی و ئیمارات و ئێران و ئیسیوپیا بوو بە برێکس پلاس. کۆی بەرهەمی ناوخۆی ئەم ڕێکخراوەیە 28.5 تریلیۆن دۆلارە لە 137.3 کۆی بەرهەمی ناوخۆی جیهان پێک ئەهێنێ پشکێکی گرنگە و ئەگەر بیانەوێت گۆڕانکاری بکەن لە ئاراستی بازرگانیەکان ڕەنگە بتوانن کاریگەری دروست بکەن. پشک لە بازرگانی جیهانیش لە 128 بازرگانیەکانی ئەندامانی برێکس پلاس لە ناوخۆی دامەزراوەکەیە و لە 121یشی لەگەڵ وڵاتانی دیکەی جیهانە لەسەر ئاستی هەموو جیهان. بازانیاری زیاتر وەربگرین لەسەر قەبارەی بازرگانی ئەو وڵاتانە لە ناوخۆ هەروەها لەگەڵ وڵاتانی جیهان. گرنگترین ئەندامانی برێکس پلاس لە ڕووی ئەو قەبارە بازرگانیەوە کە بەیەکەوە هەیانە بریتین لە چین و رووسیا کە 240 میلیارد دلار ئاڵوگۆڕی بازرگانیان هەیە بەیەکەوە. دواتر چین و بەرازیلن کە 150 میلیارد دلار ئاڵوگۆڕی بازرگانیان هەیە. دواتر چین و هندستان بە 136 میلیارد دلار و رووسیا و هندستانیش بە 65 میلیارد دلار. جا بازرگانی ئەندامانی دامەزراوەکەش لە ناوخۆی دامەزراوەکە لە ناوخۆی برێکس پلاس بەم شێوەیە چین لەگەڵ ئەندامانی برێکس پلاس 864 میلیارد دلار ئاڵوگۆڕی بازرگانی هەیە. رووسیا 294 میلیارد دلار، هندستان 250 میلیارد دلار لە ناوخۆی دامەزراوەکە ئاڵوگۆڕی بازرگانی هەیە. ئیمارات 190 میلیارد دلار و سعودیاش لە ڕێزبەندیەکە 170 میلیارد دلار ئاڵوگۆڕی بازرگانی هەیە لەگەڵ وڵاتانی ئەندام لە برێکس پلاس. بازرگانیەکان و کوتمان یەکێک لە ئامانجەکانی برێکس پلاس دوورکەوتنەوەیە لە مامەڵەکردن بە دۆلار کە هەتا ڕادەیەک توانیویانە تا ڕادەیەک توانیویانەکە و ئامانجە بەدی بهێنن. بۆ نمونە لە مامەڵەکانی نێوان رووسیا و هندستان 90 مامەڵەکان بە ڕوبڵ و ڕوپیاوە تا دراوی نیشتیمانی ئەو دوو وڵاتەیە. لە نێوان رووسیا و چین 90 بۆ 195 مامەڵەکان بە ڕوبڵ و یوانە. هەروەها رووسیا لەگەڵ ئەندامانی دیکە کە مامەڵەی کردووە ساڵی 2021 140 مامەڵەکان بە دراوی نیشتیمانی بووە. لە ئێستایانی ساڵی ڕابردوو بۆ 185 بەرز بووەتەوە واتە بە دراوی خۆیان مامەڵیان کردووە نەک دۆلار. چین و ئەندامانی برێکس پلاسیش مامەڵەکانیان 153 بە دراوی نیشتیمانی وڵاتەکانیانە و توانیویانە تقریباً پشتبەستنیان بە دۆلار بۆ نیوە کەم بکەنەوەکو باسمان کرد. دامەزراوەیەکی گرنگە بیر لەوەش ئەکەنەوە کە دراوێکی تایبەتیان هەبێ کە هاوبەش بێ لە نێوانیانە بۆی بتوان مامەڵە بۆ دراوە بکەن. بەڵام هەتا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردن و ئەمریکا شەڵوێستی گرتووە و توێتی ئەگەر وا بێمە سزا خەینە سەر ئەو وڵاتانە. بە هەواڵێک سەبارەت بە برێکس پلاس ئێمە کۆتاییمان بە گەشتی هەواڵابووریەکان هێنا. سپاس کە بینەرمان.